خودی دکانم شولی گازی و غازیه و طباخ مغلا صوبات طانی را مش حالا گریدا شولی گازی و غازی به حالیان حالی حاضر نکه شولی صوبانه بگاوه مثلا دست بیکاز وسطانی عالم صوبت خاطی فتیلی اون بعد البت یا مثلا یا های کند بد یا های سرکی خراب یا های جام بشت کید اینو برام جیبو بسر و برد کنو درست کنو عطالت وانجي اغلبش فتيلي فتيل جي غازمان هم باقجة جي غازي بشكل زيع خرابت بن فتيل عطلت بن بهنا وانا تقريبا صادي تشلش غازية مادي غازي بشكل زيادة نفتت زيادة نافداي دهني مەبەستی ئێمە لەو خولانەدا کە پێگەیاندنی ژنە و توانای بتوانێت کاری خۆی هەبێتن و کارەکانی ئەم ڕێکخراوە خۆی لە چەند شتێک دەبینێتەوە یەکەمیان کەیسە بینینی کەیسە ئەو ژنانەی کە هەر کێشەیەکی دەرونی کۆمەڵایەتی یاخود توندوتیژی لەسەر لە واری جێندەریدا ڕوبەڕوو ببنەوە ئێمە ئەو کەیسانە دەگرینە خۆمان و چارەسەریان دەکەین بەبێ مقابل. لە بەشی جوانکاری ئافرەتە ڕۆژداریم کردو سوودێکی زۆرمان بنیە و هیوادارین دایمە ئەو خولانە بکرێنەوە بۆ توانەسازی ئافرەتان ینی گرنگە لە کۆمەڵگاشت خولێکی لەو جۆرانە هەبێ بۆ پەرپێدانی ئافرەتان و پێشخستنیان خۆی پێویستە هەموو ئافرەتێک کارێکی دەستی خۆی هەبێت و لەسەر پێی خۆی بوەستێت. ئاگداری هاوڵاتیانی خۆشەویست دەکەینەوە کە هەر شتێکی قەدەغەکرا بێت لە سنووری قەزای بەردەڕەشە بێ تێتە لە ناوبردن کە ئەمڕۆکە بڕی 368 کارتۆن جەرگی قەدەغکراوی تورکیا و 286 هێلکەی کارتۆن هێلکەی تورکیا ئێرانیە تێتە لە ناوبردن. ئەڤڕۆکە ڕاستی شتێکی گەلێکی جەناتەکردن کو ئەڤڕۆکە مشان vê kemiya hêlka û ya cigerî ya bijnê mêlakir navbin. Belê rast e yanî rastî eger ev gej ba destê xelkekî xelkek da gelekî tûşî nexweşiya bît. Yani bi nimûne ihtimal em nizanî mazarê vê ew cigerî kalkî ve hatiye.